سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. بێگومان هەندێک کەس دێنە ژیانمانەوانێ کە تەنها کێشەگیر و گرفت لەگەڵ خۆیاندا دەهێنن. ئێمە لێرەدا چەندین شێوازی مامەڵەکردنمان لەگەڵ ئەو کەسانەدا بۆ ئامادەکردوون کە دەتوانیت ئەو کەسە لە ژیانی خۆتدا دەربکەیت بێ ئەوەی هیچ کێشەگیر و گرفتێکت توش بێت. هەر بۆیە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. ئەو کاتەی ئەو جۆرە کەسێ بێزارکەرانە لەگەڵتدا کاری دەکرد و زۆر پێویست بوو کە بابەتێکی پێ بڵێیت، ئەوە لە ڕێگەی ئیمێڵەوە بابەتەکەی بۆ بنێرە بۆ ئەوەی دوای تەواوبوونی بابەتەکە پەیوەندی نێوانتان نەمێنێت. لە ئێستادا زۆربەی کەس لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پەیوەندی بە یەکتریەوە دەکەن. ئەو کەسەی بێزارت دەکات لە ژیانتدا ڕێگە مەدە بە هیچ شێوەیەک لە تۆڕە کۆمەڵاتیەکان پەیوەندی هەبێت لەگەڵتدا. ڕووی خۆشیان تێمەکە و بەدەمیانەوە پێمەکەنە، چونکە پێکەنین بەدەم مرۆڤەکانەوە مانایکردنەوەی دەرگای هاوڕێتی دەگەیەنێت. ئەگەر بانگشتیان کردیت ئەوە بێدوودڵی بانگشتنامەکەیان ڕەت بکەرەوە، بەڵام بە ڕەفتار و شێوازێکی جوان. ئەگەر توانیت ئەوە شوێنی دانیشتنت بگوێزەرەوە بۆ لای ئەو کەسانی کە پێیان ئارام دەبیتەوە و بێکێشەن بۆ ژیانی تۆ. ئەگەر لە شوێنی کارەکەت لەو جۆرە کەسە بێزارکەرانت لەگەڵدایە، ئەوایان خۆت سەرقاڵ بکە بەکارکردنەوە یان ئەو کاتی کارت نەما گوێ لە شتێک بگرە کە خۆت ئارەزووی لێ دەکەیت بۆ ئەوەی بواری قسەکردنی نەدەیت. ڕێگامەدا زۆر بێتە ژیانی تایبەتی تۆوە وەڵامی زۆر کورت بۆ پرسیارەکانی هەڵبژێرە بۆ ئەوەی بێزارت نەکات. هەر کاتێک نامی بۆ ناردیت یان پەیوەندی پێوە کردیت، ئەوەیان وەڵامی مەدەرەوە یاخود زۆر درەنگ وەڵامی بدەرەوە بۆ ئەوەی خۆی لەوە تێبگات کە ناتەوێت هیچ جۆرە پەیوەندیەکت هەبێت لەگەڵیدا. ئەوەندەی دەتوانیت گونجاوترین ڕێگا بۆ دوورکەوتنەوە لەو کەسانە بدۆزەرەوە کە بێزاریان کردویت. ئەگەر هەموو ئەو ڕێگانێت بەکارهێنا و سوودی نەبوو، ئەوە مانای وایە تۆ پێویستت بەوە هەیە کە ماوەیەک تەنها بیت بۆ ئەوەی دەروونت ئارام بێتەوە.